ئەوە حاڵتە لەم ڕەمەزانەیە کە مانگی خێر و بەرەکەتە 6 دانە مانگ سەحابە دوعایانە کرد خوایە بیهێنی لەوانەیە تۆش بڵێی خوایە بیهێنی بۆ هەڵقە و گۆرانی و فلیمانی کە ئەیبینی لە دیعایی کەناڵە بۆ گەنەکانە بۆت عەرزەکا وەڵێ لە ڕەمەزان ئایکە لەویا لەوانەیە بڵێی خوایە ڕەمەزان زوو بێنە بەڵام بۆ عیبادەت نە ڕۆژ و قورسە گەرمە ڕۆژ درێژە شەوان ناڕەحەت دەبین کورتە تەراویح بێکەم بێ دینە بێکەم بێ هەموو شتێ بێکەم بێ بەس چی زۆر بێ فەساد و هەڵقە و گۆرانی و فلیم زۆر بێ تواگات لە حاڵی خۆتە تواگات لە حاڵی خۆتە جیا ئەکرێتەوە لە مسلمانان خوای گەورە فەرمێ لیەبیض الله الخەبیث من الطیب بۆی پیسی ناو مسلمانان جیا کاتەوە لە پاکەکەیان ئەگات لە خۆتە خوا چیت لێکە بە فعلی کافرەکە خوا تۆ پیشان ئەدا تۆ دەرئەخا کە لە کامیانی لە طیبی یا لە خەبیثی تا دواترە موشی ئەڵڵاتە ناو جەهەنەم مسلمانانیش بۆ بەهشت ئەگات لێ پێغەمبەری خوا صلی الله